دەستپێکی ئەم ساڵی خوێندن لە هەرێمی کوردستان بە شێوەی ئەلیکترۆنی دەستی پێکرد وا بڕیاریشە نیوەی یەکەمی خوێندنی ئەم ساڵ بەم شێوەیە بەردەوام بێت. ئەمە جگەلەوەی ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران سەرجەم ئەو پرۆژەیان ڕەت کردەوە و بە مەترسیان دانا لەسەر ئایندەی خوێندن لە هەرێمی کوردستان، بەڵام گوێیان بۆ نەگیرا و حکوومەت بڕیارەکەی خستە بواری جێبەجێکردنەوە. جێگری سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانیش دەڵێت ئامانج لەم بڕیارە و سووربوون لەسەر خوێندنی ئەلیکترۆنی بۆ بێدەنگکردن و کەمکردنەوەی فشاری مامۆستایانە لەسەر حکوومەت. وەزارەتی پەروەردە کە ئەمڕۆ دەستپێشی خوێندن بوو هیچ ئامادەسازیێکی نەکردووە، هیچ ئامادەسازیێک لەلایەن حکوومەتەوە نەکراوە، تەنها و تەنها پۆلی 1 و 2 بنەڕەتی ئەسنە ناوەندەکانی خوێندن و دەرز دەخوێنین لەگەڵ مامۆستایەکانیان بۆ قۆناغەکانی دواتر تەنها لە دیاریکردنی کۆدێک پێدانی کۆدێک بە قوتابیان زیاتر هیچ ڕێنمایەک بە قوتابیان و خوێندکاران نەدرا بۆ قۆناغەکانی داهاتوو. ئەم بڕیارەی کە حکوومەتی هەرێم داویەتی لە ڕێگای وەزارەتی پەروەردەوە ئەوەندەی مەبەست و مەغزای تری لە دواوەیە بۆ کبکردنەوەی دەنجی ناڕەزایەتی، بۆ هێورکردنەوەی دەرونی مامۆستا، بۆ ئەوەی شەقام لەلایەن مامۆستایان و لەلایەن فەرمانبەرانەوە نەجۆڵێندرێتن و ناڕەزایەتی زیاتر فراوان نەبێتن. من پێم وایە زیاتر بۆ ئەوەیە کە حکوومەت لەم حاڵەتەی ئێستادا کە بێموچەیە مامۆستایان بێموچەن و خەریکە بۆ 2 مانگ دەڕواتن موچە دابەش نەکراوە بەسەر مامۆستایاندا، بۆی ئەم ناڕەزایەتی مامۆستایان تا ڕادێک مامۆستایان وا لێ بکەن ناچار بکەن لە ماڵەوە بن بۆ ئەوەی ناڕەزایی دەرنەبڕن و نەڕژێنە سەر شەقامەکان. سەرپەرشتیارێکی پەروەردەیش باز لەو ئاستەنگانە دەکات کە لە بەردەم ئەم سیستەمەدایە و دەشڵێت لە ئێستادا بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی موچەوە گرفتێکی زۆر بۆ خێزانەکان دروست دەبێت بۆ دابینکردنی ئامێرە زیرەکەکان. لە نیوەی هەرێمی کوردستان ئێستا بایکۆت بە ڕسمی ڕاگەیاندراوە، تەنانەت جێگری بەڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانی بە ڕسمی بڵاوی کردیتەوە کەوە لە پارێزگای سلێمانی خوێندن هەموو بایکۆتە. نیوەکەی دیکەی کە دەمێنێ پارێزگای هەولێر و پارێزگای دۆکە، ئەوانیش تەنها پۆلی 1 و 2 بنەڕەتی کە ئەمڕۆ بە ڕسمی منداڵە چاوگەشەکان ڕویان لە ناوەندەکانی خوێندن کردەوە لەگەڵ پۆلی 12 نزیک دەبێتەوە لە 2 مانگ موچەی مامۆستایان نەدراوە. ئێستا ئێمەی سەرپەرشتیار چ داوە لە مامۆستایانی بەڕێز بکەین، پێیان بڵێن بڕۆن دەرسەکانتان بڵێنەوە ڕوو لە ناوەندەکانی خوێندن بکەن، لە کاتێکدا بەشی زۆری مامۆستایان لەوانەیە مەکتەبەکانیان خوێندنگاکانی قوتابخانەکانیان لە ماڵی خۆیان دوور بێن. بەشی زۆری نەک هەر قوتابی والله العەزیم مامۆستایان خودی خۆیان بە چاوڕوونیان لەبارەی سیستەمی ئەلکترۆنی خوێندنی ئۆنلاینەوە نییە. سەرەڕای هۆشداری ڕێکخراوەکانی مامۆستایان و قوتابیان لەسەر مەترسیەکانی سیستەمی خوێندنی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان بە بڕیاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ئەمڕۆ دەیدا خوێندنی قۆناغی 1 و 2 بنەڕەتی و 12 ئامادەیی دەستی پێکرد. ئەمە لە کاتێکدایە تەنها لە شارەکانی هەولێر و دهۆک بڕیارەکە کاری پێکرا، لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کار بەو بڕیارە نەکرا و بایکۆتی خوێندن کرا تا کاتێکی نادیار. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.